زوسڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. بەڕێوەچوونی سیمیناری لێکۆڵینەوە لە بارودۆخی سیاسی و هاوکاری نێوان بزوتنەوە چەپەکان لە ئێران و تورکیا. ئازادی کاتی 4 هەوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری سەقز. کۆبنەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوت لە ناوچە ئەمەلیاتیەکانی خارک و لاوان. گیان لە دەستدانی منداڵێک لە هۆیزە خوزستان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان و سوید. بەڕێوەچوونی سیمیناری لێکۆڵینەوە لە بارودۆخی سیاسی و هاوکاری نێوان بزوتنەوە چەپەکان لە ئێران و تورکیا. ڕۆژی شەمە 26 ڕەزبەری 1404 هەتاوی سیمینارێک لە شاری کۆڵنی ئەڵمان بە مەبەستی لێکۆڵینەوە لە پێشاتە سیاسەکانی ئێران و تورکیا هەڵۆشانەوەی پەکەکە پەرسی ڕۆژاوە و پێویستی هاوکاری نێوان بزوتنەوە چەپ و شۆڕژگێڕانەکانی دوو وڵات بەڕێوەچوو. لە بەشی یەکەمی سیمینارەکەدا کۆبوونەوەیەکی تەلەڤیزیۆنی بە زمانی کوردی لەلایەن هاوڕێ نظام سادقیەوە پێشکەش کرا و هەروەها هاوڕێ عارف چەلەبی لە ڕێکخراوی تیۆری مارکسیستی و هاوڕێ شۆڕش کەریمی لە حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەوە بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد و بۆ چوونی خۆیان سەبارەت بە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بارودۆخی تایبەتی ئێران و تورکیا، چەکداماڵینی پەکەکە، پەرسی ڕۆژئاوا و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەم دوو وڵاتەدا ڕوون کردەوە. هەروەها گرنگی و هاودەنگی و یەکڕێزی نێوان هێزە چەپ و کۆمۆنیستەکان بە مەبەستی کاریگەریەکی زۆرتر لە کۆمەڵگادا ڕوون کردەوە. لە بەشی دووهەمی سیمینارەکەدا هاوڕێ وریا ئەحمەدی لە حیزبی کۆمۆنیستی ئێران و هاوڕێ عارف چەلەبی دوایین پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لێکۆڵینەوە لە ئاسۆکانی داهاتووشی کردەوە و پاش وتارەکان بەشی پرسیار و وەڵام لەگەڵ ئامادەبووان بەڕێوەچوو. دەست بە سەرکرانی ئەندامێکی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی هەرسین ڕۆژی هەینی 25 ڕەزبەری 1404 هەتاوی ئەندامێکی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی هەرسین لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر کرا. ئەو هاوڵاتیە بە ناسناوی جەهانگیر ڕۆستەمی ئەندامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی شاری هەرسین بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ئەو شارە بۆ سەرماڵەکەی بە بێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر کراوە و ڕەوانەی بەندینخانەی ئەڤین کرا. ناوبراو باوکی ئەحسان ڕۆستەمی چالاکی فەرەنگی خەڵکی شاری هەرسینە کە ڕێکەوتی 29 گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە لە شاری تاران دەست بەسەر کراوە. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەشی لەسەر دۆخی تەندروستیەوە بەند کراوە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەت سەبارەت بە ئەو هەوڵاتیە زانیاریەک لە بەردەستدانیە و بنەماڵەکەشی لە نیگەرانیدا. ئازادی کاتی 4 هەوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری سەقز. ڕۆژی شەمە 26 ڕەزبەر 4 هەوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری سەقز بە دانانی بارمتەی 400 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو هاوڵاتیانە بەناوەکانی نەریمان ڕەندانی، زەکەریا مورادی، ئومید ڕەحیمزادە و محەممەد ئەمینپور لە ڕۆژانی دووشەممە 13 گەلاوێژ و سێشەممە 28 گەلاوێژ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵ یان شوێنی کارەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە ئەو دەست بە سەرکراوانە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون و لە ژێر سەختترین ئەشکەنجەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیدا بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی پەرستەرانی کرماشان لە بەردەم بینای پەرلەمان. ڕۆژی شەممە 26 ڕەزبەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە پەرستەرانی کرماشان دژ بە کەمبوونی هەقدەست و پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان لە بەردەم بینای وەزارەتخانە و پەرلەمانی ڕژێم کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکەش با وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم و هەڵکردنی پلاکارد دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتی پەرستەران ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست، پێدانی زافەکاری، کارانە، هەقدەست، مەزایە دۆخراوەکان و دیهاتنی داخوازیەکانیان و هەروەها کۆتایی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر پەرستەرانی ناڕازی بوون. هاوکات
ماڵی پەرستەرانی کرماشان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە سیاسەتەکانی وەزارەتی بێهداشت ناڕەزایەتیان دەربڕی و داخوازیان لە سەرجەم پەرستەرانی ئەو پارێزگایە کرد کە بەشداری لە کۆبوونەوە و ڕێپێوانەکانی فەرمی ڕۆژی جیهانی پەرستەران نەکەن. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوەش کراوە سەرڕای ئەوەی کە پەرستەران هەموو ساڵێک لە پێشەوەی خەتی سەلامەت و تەندروستی خەڵکدا بوون، بەڵام هەموو کات لە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەکاندا بوون و مافەکانیان پێشێل کراون. کۆبنەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوت لە ناوچە عەمەلیاتەکانی خارک و لاوان. ڕۆژی شەمە 26 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی ناوتی فەلات قەڕەی شاغڵ لە ناوچە عەمەلیاتەکانی خارک و لاوان دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکەر دژ بە پێنەدانی هەغدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی، ئیمکاناتی ڕیفاهی، ئیمەنی پیشەیی و ئیمەنی شوێنی کار و وەرگرتن یان وەدەستهێنانی هێزی کاری نوێ بە کردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها بایەختانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکارانی شیرکەتی نەوت بوون. ناڕزایەتی جوتیارانی گەنم لە گوندی مۆغان. ڕۆژی ڕابردوو جوتیارانی گوندی مۆغان سەر بە پارێزگای خۆراسانی ڕەزەوی دژ بە پێنەدانی پارەی بەرهەمەکانیان کۆبوونەوە. جوتیارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای تێپەڕبوونی 5 مانگ بەسەر ڕادەستکرانی بەرهەمەکانیاندا هێشتا لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە پارەکەیان پێ نەدراوە و بۆ هۆیشەوە دۆخی ژیانیان لە خراپیدا. لە بەردەوامی ناڕزایەتیەکەیاندا کە شاوەرزان خوازیاری بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و معیشەتی جوتیاران، دەستێوەردانی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لە سەر دۆسیەکە و هەروەها سزادانی تاوانباران بوون. گیان لە دەستدانی منداڵێک لە هوەیزە خوزستان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. بەیانی پێنجشەمە 25 ڕەزبەر منداڵێکی تەمەن 7 ساڵ لە هوەیزەی پارێزگای خوزستان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی گیانی لەدەستدا. بە پێڕاپۆرتەکانەوە منداڵە بە ناوی زۆلفەقار شەریفی خەڵکی گوندی بیت کەوار پاش دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە خاڵێکی پشکنین بۆ سەر ئۆتۆمبیلەکەی باوکی گیانی لەدەستداوە و هەروەها خوشکێکیشی بە سەختی بریندار بوو و ڕەوانی نەخۆشخانە کراوە. شایانی باسە ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش خوازیاری لێکۆڵینەوەی دەست بەجێوە هەروەها وەڵامدانەوەی بەرپرسانی پەیوەندیداری ڕژێمی کۆماری ئیسلامی سەبارەت بە ئەمڕۆداوە بوو. دوایین هەواڵ کۆبنەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئەڵمان و سوێد. ڕۆژی شەممە 26 ڕەزبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە فڕانکفۆرتی ئەڵمان و گۆتەنبێرگی سوێد بە مەبەستی پشتیوانی لە بەندکراوانی مانگرتووی زیندانی قزل حەساری کەرەج کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی ڕژێمی کۆمەری ئیسلامی و هەڵکردنی پلاکاردی نابۆ سێدارە دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوانی ڕاگیرە و لە زیندانەکانی ئێران ناڕزایەتیان دەربڕی و سەرڕای پشتیوانیش لە زیندانیانی مانگرتووی بەندیخانی قزل حەساری کەرەج خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجێی هەموو زیندانیانی سیاسی و عەقیدەتی بوون. شایانی باسە لە بەردەوامی کۆبوونەوەکەدا بەشداربووان بە خوێندنەوەی بەیاننامەیەک داخوازیان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد لە بەرامبەر چەرخی تونندوتیژی ئێعدام و یان سێدارە سەرکوتی ناڕازیان لە ئێراندا بێدەنگ نەمێنن. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەمولایەت.